گەڵ میوانەکەم سەبارەت بە بیانوەکانی بەغدا بۆ نەناردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان قسە دەکەم بەڕێز مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ. بەڕێزی ئەمە جاری یەکەم نییە کە بەغدا بە بیانووی جۆراوجۆر موچەخۆرانی هەرێمی کوردستان دواجەخات. پێتان وایە بۆچی بەم شێوازە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت؟ ئێمە گەر سێرکین لە کۆتایی 2014 تا ئێستا کێشەی موچە بەردەوامە و ئەم کێشە وەکو چۆن بڵێن بۆتە هۆکارێکی ئەوە کە بڕێک لە وەکو بڵێن قورسایی سەرشانی مامۆستایان و فەرمانبەران کە بۆ هۆکاری ئەوە کە چەند جاریش موچەی مامۆستایان نەدرێت یان موچەی مامۆستایان و فەرمانبەران دواکەوێت یاخود بە نیمەوەی بدرێت یاکو پاشەکەوت بکرێت کە ئەمانە هەمووی بارقورسی قسە سەر هەرێمی کوردستان و فەرمانبەران و مامۆستایان. ئەمە جگەلەوە کە ڕاستە کێشەی ئابووری هەیە، ڕاستە کۆمەڵێ گرفت و کەم و کورتی لە هەردوو لا هەیە، بەڵام ئەماجە سەرەکە دەبین ئەماجێکی سیاسیە. ئەم ئەماجە سیاسیە بەبەست لەوەیەتی لاوازکردنی هەرێمی کوردستانە، ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە بۆ ئەوە خەڵکی کوردستان و فەرمانبەران و مامۆستایان تووڕە بکە دژ بە حکوومەتەکەی خۆی و ئەمش بێتە هۆکاری ئەوە کە ناکۆکی سیاسی دروست بێت لە ناوخۆی هەرێمی کوردستان و بۆ ئەوە سەرقاڵی کێشە سەرەکیەکان نەبێت کە لەگەڵ حکوومەتی عێراقا. ئەمە یەک لەو بۆچوونانە کە ئێمە دەبینین کە ئەمە دەبێتە هۆکاری ئەوە کە زیاتر تو مەشغوڵ بی لە ناو خۆی خۆتە کێشە دەرەکیەکان کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و مادەی 140 وەکو کێشەی پێشمەرگەیە یاسای نەوت و غازە و کۆمەڵی هۆکاری. زۆر باشە مامۆستا، وەڵامی پرسیارەکەمتدایەوە می سەبارەت بە تێکەڵکردنی ئەم بابەتە لەگەڵ ململانی سیاسیەکان بزانم بەڕێز ئاماژەت پێکرد، بەڵام چۆن ئێمە ئەبێ هاوڵاتیان ئاگادار بکەینەوە لەو پیلانانەی کە دژ بە هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان هەیە بە وشیاریەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە هەستیارە بکەن. یەکێتی مامۆستایان چی لەم بارەوە دەکات؟ ئەمە لە دوو لایەنەوە باسی کەین. ئێمە لەلایەکەوە باسی کەین کە هاوڵاتی مامۆستا فەرمانبەر تەنانەت هاوڵاتی ئاسایش لەبەرەوە ژیانی هاوڵاتی ئاسایش لەسەر موچەی خەڵکە، دوکاندارە، شۆفێری تەکسیە، پاسە، خزمەت گوزاریەکانی ترە، باری قورس بووە کە ئینسانیش باری قورس بوو و خەرجەکانی کەم بووە. بەڕاستی نەختێک وەکو چۆن بڵێن مافی خۆیەتی هەر هەڵوێستێکی بێت، نیگەرانیەکی بێت. ئەمە لەلایەکە لەلایەکی تریشەوە دەبێت خەڵک خوێندنەوەی بێ بۆ بابەتانە. دەبینین بەلێ دوو ڕۆژ پەرلەمانی کوردستان دەست بەکار بوو، دەبینین کۆمەڵە لایەنی سیاسی یەکەم وتاری سیاسی خۆی لە ناو پەرلەمانە یان لە دەرەوەی پەرلەمان لە کۆنگرەی ڕۆژنامە لەسەر موچە بوو. یواتە ئستیغلالکردنی ئەو کێشە و گرفتە ئەمە حتمەن ئیش لەسەر کێیەکە، ئیش لەسەر هاوڵاتی ئاسایی دەکات بۆ ئەوە تێبگەێنێ حکوومەتی هەرێم کەم و کورتی هەیە. ڕاستە حکوومەتی هەرێم کەم و کورتی هەیە، بەڵام تاوانەکەی گەورە لەسەر کێیە؟ لەسەر حکوومەتی عێراق. کەس لەسەر زاری ئەو لایەنە سیاسیانە بە تایبەتی لایەنی معارەزە کە بڵێن یان هەیە بەشداری حکوومەتیشە، بەشداری حکوومەتیشە قساکە لەسەر زاری نایە حکوومەتی اتحادی تاوانبار بکە. هەموو هێرشەکەی بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوە زیاتر دەستکەوتی سیاسی بێ لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە دانوستانەکانە لەگەڵ لایەنە سیاسەکان سوودی لێ وەرگرێ و ئیش لەسەری بکە. باشە، وەکو یەکێتی مامۆستایان چ داوایەکتان لە مامۆستایان هەیە بە تایبەتی کە ئێستای تر بارودۆخەکە هەستیارە موچەندە نێردراوە، بەغدا پابەندی بەڵێنەکانی نەبووە، هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەستەبەرکردنی مافی هاوڵاتیان هەر بەردەوامە. ئەمە دوو داواکاریمانەیە، یەک لە هاوڵاتی و فەرمانبەر و مامۆستایان، یەک لە حکوومەتی هەرێمی کوردستان و داواکاری سەرەکیمان لە حکوومەتی اتحادیە. دەبێت ئەم لایەنە بەلایەنی سیاسی نەکە، محکمەی اتحادیە ئەمە یەکلایی کردێتەوە، نابێت تێکەڵ بە سیاسی بێت، دەبێت مامانە موچە و شایستەدارەکانی هەرێمی کوردستان بکاتە دەستمان. ئەمە لەلایەکەوە لەلایەکیشەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت جددی بێ زیاتر لەم بابەتە، دەبێت لیستەکانی خۆی ئەو لیستانە کە لە وزارەتی دارایی دەڕوا لە کاتی خۆی بڕواوە بیانووی حکوومەتی اتحادی نەهێنێت. و سێهەمیش ئێمە داوا لە فەرمانبەران و مامۆستایانی خۆمان دەکەین تێبگەن، ینی هۆکاری سەرەکی کێیە. ئێمە بە یەکجا هەمومان دەنگمان دژ بە حکوومەتی اتحادی بەسکەینەوە و دەبێت بیانەکانی وەکو چۆن بڵێن ئەو بیانوانە کە ڕێگر بووین و دەبێت هاودەنگ بین لەگەڵ حکوومەتی خۆمانە، بەڵام معنای ئەوە نییە حکوومەتی خۆمانش لێی دابنیشێەوە هەموو شتەکان دەتە دەست قەدەرەوە نەخێن. دەبێت ئەمە ئەو پارەکە هاتووە بڕێک لە وەزارەتەکان
بەڕێ بکە لیستی موچە ئەلان بکرێت و دەست بکە بە دابەشکردنی موچە ئەگەر نیمەی وەزارەتەکانیش موچە وەرگرن یان 75 لەسەر وزار لەوە باشتر کە کەس موچە وەرنەگرێت دەبێت ئەو پارە وەربگرێت و ئیش لەسەری بکات و بەکو بڵێن ڕێیاسیەکان بەرامبەر حکوومەتی ئیتیحادی بگرێتە بەرەوە لە ڕێگەی محکەمەوە ئەبێت لە ڕێگەی دانیشتنی سیاسی ئەبێت بۆ ئەوە خەڵکی کوردستانیش لەوە زیاتر ئازاری توێ نەکات دەبێت پشو درێژ بوون لە لایەکی ترەوە بایکۆتکردن یان بڵێن پشخستن لە هاوڵاتیانی خۆمان لە منداڵانی خۆمان لە قوتابی خوێندکارانی خۆمان هیچ سوودێک ناگەێت باشمە لە بەرژۆندی چ لایەنێکە کە بەم شێوازە مامەڵە دەکەن و هەوڵەدەن ئستقلالی وەزعەکە بکەن بیکوازنەوە بۆ مەبەستێکی سیاسی لە لایەکی دیکەوە پرسی موچەی فەرمانبەران بە سیاسی بکرێت ئەماجی سەرەکی وەستان بەرامبەر بەو پێشکەوتنەکە لە هەرێمی کوردستان هەیە و دروستکردنی کێشەی سیاسی ناوخۆ لە ناو لایەنە سیاسەکان و لە نێوان خەڵکو و لەگەڵ حکوومەتەکەی خۆیان ئەمانە هەمووی ئیش لەسەر ئەو بابەتە ئەکەن لە هەممان دەزانین لە عێراقا یەک دنیا کەم و کورتی هەیە خزمەت گوزاری نییە کێشەی سیاسی گەورە هەیە بەڵام تەنها ئەوەی لە عێراقا ئیشانە سەری کردو پێدانی موچە لە کاتی خۆیە بەڵام ئەو خاڵەکانی تریان هەمویان نەکردو دەبین لە کوردستانە ڕۆژ بە ڕۆژ هەر بەغدایەکان خۆیان ناوی کوردستانیان ناوە ناوی هەولێر بە تایبەتی ناوە دوبەی عێراق ئەمە لە زاری خەڵکی ناوەند و باشووری عێراق کە دوبەی عێراق واتە ئەوان بە چاوێکی بەخیلیوە سەیری ئەەکەن بە چاوێکی برایانە سەیری ئەو بابەتە نەکەن هەچەند ئێمە دەبێت دڵمان فراوان بێت لەو خاڵە و دەبێت ئێمە بەردەوام بین لە پێشکەوتەکانی خۆمان بەڵام بەرامبەر بە ئەوەشە دەبێت زووترین کات ڕاگەیاندنی موچە ئەگە بە کەم و کورتیش بێت دەستی پێ بکاتەوە بۆ ئەوە بڕێک لە وەزارەتەکان یان بڕێک پارێک بێتە ناو بازار بۆ ئەوە بتوانین وەکو چۆن بڵێن بەردەوام بووین لەو پێشکەوتنی خۆمان و لە ژیانی خۆمان باشە وەکو هەمیشە هاوڵاتی و هەروەها مامۆستاش هەم ئەرکی هەیە هەم مافیە ئەرکی سەرەکی وە گەورە لەسەر ژانی مامۆستایانە لە ماوەی ڕابردوودا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە دامەزراندنی مامۆستایان بە هەمیشەیکردنی ئەو مامۆستایانی گرێبەست و کۆمەڵێک بڕیار لە بەرژەوندی ئەوان و داوایان لیان کرد کە خۆڕاگر بن خۆڕاگری مامۆستایان لەم بارودۆخەدا تا چەندە کاریگەری لەسەر کۆی پرۆسەی خوێندن و بەگشتی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان دەبێت حتمما ئەگەر خۆڕاگری مامۆستایان نەبایەت ئێمە هەموو ساڵێک نەمانەتوانی بە شوەیەکی سەرکەوتوانە ساڵی خوێندن تەواو بکەین حتمما ئەو پلانە کە حکوومەت دایەنا زۆر جاریشەیە کۆمەڵی گوست بدێتە بەرامبەری بەڵام بەردەوامبوونی مامۆستایان و خۆڕاگری مامۆستایان وای لێکردە کە پرۆسەی خوێندن ساڵ بە ساڵ کۆتایی بێت و پێشکەوتنیش بێت و کۆمەڵی پلانی نوێش هەیە جێبەجێ بکرێت حتمما ئەو خۆڕاگریە و ئەو کارەکە مامۆستا دەیکا جیاوازترە لە دڕۆژ یان 5 ڕۆژ لە باشوور و ناوەڕاستی عێراق با موچنە درێبزان مامۆستان یەک ڕۆژ دەوام دەکەن نەک تەنها دەوڵەتەکانی دراوسێمان بەڵام لەسەر ئەوەشە ئەمڕۆ 43 ڕۆژ 44 ڕۆژە مامۆستا موچەی خۆی وەرنەگرتووە بەڵام بەردەوامی لەسەر خوێندنی خۆمان کۆڵمان نەداوە بەرامبەر بە ئەوەشە دەبێت حکوومەت ئیشێکی جدی بەسەر ئەو بکاتە کۆمەڵی خزمەت گوزاری هەیە دابین کە بۆ مامۆستایان بە زووترین کات ئەو بریارە کە دراوە دابشکردنی زەوی بەسەر مامۆستایانە جێبەجێ بکرێت مامۆستایانی وانە بێشکەکریانە گرێبەست کە لە داهاتی حکوومەتی هەرێم داهاتی ناخۆ کە موچیان پێ ئەدرێت دەبێت ئیش لەسەر ئەو بابەتە بکەین لەگەڵ حکوومەتی عێراق ڕێککەون بە هەمیشەیان بکەین پلە بەرزکردنەوە زۆر گرنگە بۆ مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان هاوشێوەی براکانی خۆیان لە وزارەتی ناوخۆ وزارەتی پێشمەرگە و داد و سۆرۆکایەتەکان دەبێت ئەوان ئەم خاڵانە وەکو پاداش شتێک نەک وەکو پاداشێک بێت ئەمە مافی مامۆستایەکە بدرێت ئەگەر ئێمە ئەو مافانەیشە ئیشی لەسەر بکەین بدرێ بە مامۆستایان حتمما مامۆستا خۆڕاگر دەبێت و وازاتر هاوکات دەبێتە لەو بابەتە بەڵێ زۆر سپاس بەڕێز مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان کە لێرە لەگەڵ مام زۆر سپاس